سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی بەرنامەی ئاسۆی بەرابەری ژن و پیاو. سەرەتا لەلایەن خۆم و هەموو هاوڕێیان و هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بۆنەی هاتنی نەورۆز و ساڵی نوێ جوانترین پیرۆزباییتان پێشکەش دەکەین. هیوادارین ساڵی نوێی هەتاوی ساڵێکی پڕاوپڕ بێت لە خۆشی و بەختەوەری بۆ هەمووان و ساڵی گەیشتن بە ئاوات و ئامانجەکان بێت. ئازیزان، لە بەرنامەی ئەم جارەماندا سەرنجتان ڕادەکێشم بۆ وتوێژێک لەگەڵ بەڕێز ڕێواز ئەحمەد بانیخێڵان، نووسەر و چالاکی بواری ژنان لە وڵاتی سوئێد، لەسەر بابەتی ئەم جارەمان لە ژێرناوی بەکاڵابوونی ژنان لە کۆمەڵگای چینایەتیدا. هەروەها کە دەزانن نابەرابەری و هەڵاواردنی ڕەگەزی لە تایبەتمەندیەکانی کۆمەڵگای چینایەتی و زاڵبوونی پیاو بەسەر ژندایە لە لایەن سیستمی مالیکەتی خصوصی کە دەوڵەت ئاین و شکلی لە بنەماڵەیە کە لە خزمەتی خاستی پیاوان واتە پیاوسالاری دەیپارێزێت و بۆ ڕاگررتنی ئەو نیزامە ژنی کردووەتە ڕەگەزی دووهم و ژێردەستە لە کۆمەڵگا و بنەماڵەدا. هەر بۆیە دەبێ بڵین تونند و تویژی لە دژی ژنان بەشێک لە ڕنگدانەوەی سیستمی ئابووری سیاسی و کۆمەڵایەتیە. کۆمەڵگای چینایەتی کە ستەم لەسەر ژنان بە شێوەی بەرین بەرهەم دێنێت و پەرەی پێدەدات. ئێستاش بۆ تاوتێکردنی ئەم بابەتە دەچینە لای میوانی بەرنمەکەمان و هیوادارین تا کۆتایی بەرنمەکە لەگەڵمان بن. فەرمونون بۆ بینینی ئەم بەرنمەیە. هاوڕێ ڕێواز، ئەم کاتتان باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سوپاس بۆ ئێوەش، سوپاس بۆ بانکهێشتنتان بۆ ئەم بەرنمەیە. لە ڕاستیە دۆزی ژن بابەتێکە کە ئێمە وەکو مرۆڤانی مارکسیست و یەکسانی خواز و چەپ گرنگە پێی گرنگی بەم لایەنە بدەین بۆ لەبەرەوەی تەوژمێکی تەواو کۆنخوازی سەلەفی بەرامبەر مەسەلەی ئافرەت لە کۆمەڵگایە بەربڵاوە و ئەرکی ئێمەشێکەوە قسە و باس لەسەر ئەم مەسەلەیە بکەین و بەرپەچی هەموو ئەو بیر و بۆچوونە کۆنخواز و سەلەفی و دواکەوتوانە بدەینەوە. زۆر سوپاس جاریشکە بۆ ئێوە. زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. هاوڕێ ڕێواز، پرسیاری یەکەمم ئەوەیە، ستەم لەسەر ژنان و بەکاڵابوونی دەکەڕێتەوە بۆ چه سەردەمێ بەڕای ئێوە؟ خۆی لە ڕاستیە بەکاڵەبوونی ژن ئەتوانین بیگەڕێنینەوە بۆ ئەو سەردەمەی کەوا لە کۆمەڵگایە وەکو دەڵێن قۆناغی دایک سالاری کۆتایی پێهات و پرۆسی بەرهەمهێنان گەشەی سند و وای لێ هات کە باوک پیاوی خێزان بێتە خاوەن کەرەستەی بەرهەمهێنان و لە هەمان کاتە بێتە خاوەن بەرهەمی زیاد کە بەرهەم ئەهات لە کۆمەڵگایە. ئیتر وای لێ هات کە پێشترۆک و ئەزانین کە منداڵەکان بە ناوی دایکەوە ناو ئەنرا، بەڵام کە باوک بوو بە خاوەنی بەرهەمی زیاد و خاوەنی کەرەستەی بەرهەمهێنان بەو نیازەیەکەوە پاش مردنی خۆی میراتی بۆ منداڵەکانی بەجێ بمێنێ بۆ ئەوەشی بزانێت کام منداڵ لە کام ژن هی خۆیەتی مەسلەی تاک ژن و پیاوی، تاک ژن و مێردی هاتەکایەوە. لەو کاتەدا ژن ئەبوایە شوی بە یەک پیاو بکردایە. لە پێش ئەم قۆناغی کە باسم کرد، لە ڕاستیە هەموو ژنێک ئەیتوانی لەگەڵ هەموو پیاوێکا بێ، هەموو پیاوێکش ئەیتوان لەگەڵ هەموو ژنێکا بێ، کە سیستەمی یەک ژن و مێردایەتی هاتەکایەوە لە کۆمەڵگای هەروەکو ئەنگلیس لە کتێبەکەیە باسی ئەکا بنەچێ خێزان و مڵکایەتی تایبەت و دەوڵەت باسی ئەکا کە ئیتر وای لێ هات ژن تەنیا مافی ئەوەی هەبێ یەک مێردی هەبێ لەگەڵ یەک مێردا، ینی ژیانی ژن مێردایەتی دەست پێ بکە. ئالەو کاتەوە ژن بوو بە بەشێک لە موڵکی پیاو، واتە پیاو دەسەڵاتی پیاو لەو کاتەیە بەسەر ژندا بوو، وەک ژنیشی وەک ئێکێک لە ئامڕازەکانی کەرەستەکانی بەرهەمهێنان سەیرە کرد. ئەمە لەلایەک کە و لەگەڵەوەی بۆ ژنان قەدەغە کرا لەگەڵ زیاد لە پیاوێکا بن، ینی واتە هەر دەبایە لەگەڵ مێردەکانیانە بن، بەڵام لە هەمان کاتە
پیاوەکان مافی ئەویان هەبوو لەگەڵ ژنی ترابوون واتە سنووری ممارسەکردنی پراکتیزەکردنی سێکس بۆ ژن سنووردارکرا بەڵام بۆ پیاو بەرەڵاکرا بۆ نمونە لە بینی هۆزەکانە کاتێک کە شەڕیان ئەکرد ئەو ژنانی کە بەدیلیان ئەکرد ئەیان هێنا بۆ هۆزەکەی خۆیان یا بۆ خێڵەکەی خۆیان پیاوەکان مافی ئەویان هەبوو دەستریشی سێکسیان بکەن و لە هەمان کاتە ئارەزۆکانی سێکسی خۆیانیان پێکە بکەنەوە ئالەو کاتەوە ژن بوو بە کاڵایەک وەکو کاڵایەکی سێکسی لە هەمان کاتە هەلو کاتەوە ئەتوانین بڵێن کە ژن لە چوارچێوەی مرۆڤایەتی خۆی دەرکرا ئەمە سەرەتاکەی بوو بەڵام لە قۆناغە جیاوازەکانە بەردەوام ژن بوو بە کاڵایەک بۆ نمونە ئەگەر سەردەمی بیر لە سەردەمی کشت و کاڵی بکەیت بیر لە قۆناغی دەرەبەگە یا کۆیلێتی بکەیت دەرەبەگایەتی بکەیت سەرمایه‌داری بکەیت لە هەموو ئەم قۆناغانەدا بۆ نمونە دەرەبەگێک خاون مڵکێک لە قۆناغی دەرەبەگایەتیە جوتیاری هەبووە کە کاری بۆ کردوون ئەو دەرەبەگە مافی ئەوەی هەبووە کە سێکس لەگەڵ ژنی جوتیارەکەی بکە واتە لێرەدا ئەو ژنە لە دوو لاوە دەچەوسێنرایەوە لەلایەک و لەلایەن مردەکەی خۆی وەکو ژنێک دەچەوسێنراوە لەلایەکە وەکو بەشێک لە مڵکی دەرەبەگەکە دەچەوسێنرایەوە ئەگەر بینە سەر قۆناغی پیشەسازی بە هەمان شێوە لە قۆناغی پیشەسازیدا بینین کەەوە ڕاستە لەبەر نەبوونی هێزی کار لەبەر هەرزانی هێزی کار ژنان و مناڵان خرانە ناو شۆڕشی پیشەسازی و پرۆسی پیشەسازیەوە ئالەو کاتەدا ژمارەیەکی زۆر لە ژنانی گوندەکان هاتنە ناو شارەکانەوە بەو نیازەی کە بتوانن لە ڕووی ئابوووریەوە ئازاد بن و بتوان کارێک بکەن بەڵام لە هەمان کاتە هەموو ئەو ژنانە بۆ نمونە کاریان دەست نەکەوت لەبەرەوە ناچارە بوون کەەوە بکەونە مەدانی لەشفرۆشیەوە بۆ ئەوەی بتوانن ژیانێک بۆ خۆیان دابین بکەن لەبەرەوە ئەبینی ینی لە سەرەتای دروستبوونی کۆمەڵگەی چینایەتیەوە لەو کاتەیان ژنان بوون بە مرۆ بوون بە هاو نیشتمانی پلەدوو لە زۆر ڕۆ ئەتوانین بڵێن بە مرۆڤایەتەکانی خۆیان لەدەستدا وای لێ هات لە هەموو قۆناغەکانە بە شێوەی جیاواز ژن وەکو کاڵا سیر دەکرا ئەمە شوای کرد کە ئەم مێژووە دوور و درێژە کە ژن بە کاڵا سیر بکرێت بە ژن بە پڕکەرەوەی پێداویستێکی پیاوان سیر بکرێت وای لێ هات کە لە بیر و هۆشی تەواوی کۆمەلگا یەک لە دوایەکەکانە بچەسپێ و ئەو هزر و بۆچوونەشاکەوە ئێمە هەتا ئێستا بژن و پیاوانمانەوە بەدەستێەوە دەناڵێنین و کە پێویستە خەباتێکی بێوچانی بۆ بکەین بەڵێ کەوایە بازرگانیکردن بە ژنان تەنیا بۆ هێزی کاریان نەبووە و بۆ بازرگانیکردنیش بە جەستەیانەوەیەوە ئەمە هەر ڕۆژ بەرەو پێشەڕێ ڕای ئێوە لەسەر ئەم دیاردەیە چییە؟ بێگومان ئەمە بەکاڵاکردنی ژن مانای ئەوەیە تۆ وەکو هەر کاڵایەکی تر سێرێکی وەکو مەکینەیەک سێرێکی وەکو پارچە زەویەک سێرەکەی وەکو خانوویەک سێرەکەی لێرەدا کە سێری ژنت کرد وەکو یەکێک لە مڵکی پیاو یا دەسەڵاتی پیاو ئەو کاتە ژن لە ڕاستیە مرۆڤایەتی خۆی لەدەست دەدا مرۆڤایەتی لە خۆی لەدەستدا و لە هەمان کاتە بوار بە ژن نادرێت کە لە هەموو ڕووەکانەوە پێش بکەوێ بۆ نمونە لەبەرەوەی کە وەکو کاڵایەک سێری مرۆڤیان وەکو ژنیان ئەکرد لەو باوەڕەدا بوون کە ژن توانای نییە لە هیچ بوارێکە ناتوانێت خۆی بسەلمێنێ بۆ نمونە لە سەرەتای شۆڕشی پیشەسازیەوە کە ژنان کەوتنە بەر کار بەربواری کاتنە بواری کارەوە زۆر جار ڕێگەی ئەویان پێ نەئەدان کە ژنان بخوێنن شارەزا بن ژنان پشتنە دەرەوەی ماڵەوە چکە چوونە دەرەوەی ماڵ و تێکەڵبوون بە تەواوی کۆمەلگا یەکێکە لەو هۆکارانەی کە بوار ئەدا بۆ بەرفراوانکردنی بیرکردنەوەی ژن لە هەمان کاتە ژن ئەتوانێت وای لێ دێ کە بڕوای ببوونی خۆی هەبێ بە ڕۆڵی خۆی هەبێ بەڵام لە کاتێکا تۆ ژنت وەک کاڵایەک سێر کرد واتە هەموو مافە مرۆڤەیەکانی لێزەوتەکەی بۆ نمونە ژن لە هەموو کۆمەلگاکانە لە هەموو قۆناغەکانە یەکێکە لەو کەسانەی لەو مرۆڤانی کە کۆمەلگا بەرهەم ئەهێنێتەوە بۆ نمونە لە هەموو وەچە ئەخاتەوە
وچە لە دوای بۆ نمونە شۆڕشی لە شۆڕشی پیشەسازیە زۆر گرنگیان بە ژن بەبوونی ژن ئەدا لەبەر دووهۆ یەکەمیان لەبەرەوەی کەەوە هێزێکی کاری هەرزانە دووهەم زۆر کاریان پێدەکرد و ناچاریش بوو هەموو ئەو پێداویستانی کە فەرزیان ئەکرد بەسەر جێبەجێ بکە دووهەمیش وەچەی بەردەوام وەچەی کرێکاری نوێی ئەخستەوە بۆ کۆمەلگای پیشەسازی لەبەرەوە بوونی ژن بۆ پێشخستنی کۆمەلگای پیشەسازی یەکێک بوو لە بنەما گرنگەکان لەلایەکەوە وتم لەبەرەوەی بە نرخێکی کەم کارێکی زۆریان پێ ئەکرد دوهەمیش وەچەی نوێی خستەوە بۆ وەکڵە سوتەمەنی ئەو پرۆسە پیشەسازیە اینجا بۆیە ینی بەڕای من ینی بەکاڵاکردنی ژن دای ئەبڕێ لە چوارچێوەی مرۆڤبوونی ڕاستە ینی من لەگەڵتان بۆ نمونە ژن وەکو پیا و هەمان ئارەزوی سێکسی هەیە بەڵام کە کاتێ تۆ بەکارت هێنا وەک کەرەستە ئەو کاتە ئەو لایەنە مرۆڤایەتی کە هەیە لە ژندا تۆ لەوی ئەبچڕی بۆیە یەکێک لەو هۆکارانەی کە کاریگەری هەبووە لەسەر جێبەجێ نەبوونی یەکسانی لەناو کۆمەلگایە یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە کە ژن ببێ بە کەرەستەیەک بۆ سێکس کاریگەری زۆری هەبووە لە دواخستنی مەسلەی یەکسانی ژن و پیاوە بۆ نمونە ئەگەر بۆ مێژوو بگەڕێنەوە لە هەموو ئەو شەڕانەی لە بینی لەسەر تاوە لە بینی هۆز و خێڵەکانە ڕوویداوە هەموو ئەو شەڕانەی لە بینی وڵاتانە ڕوویداوە ئەو شەڕانەی بۆ داگیرکردنی لە قۆناغی کۆلۆنیالیزمدا ڕوویداوە لە هەموو ئەو حاڵەتانە ژن وەک کەرەستەیەکی سێکسی تەماشاکراوە بۆ نمونە هەموو ئەو ژنانەی کە بە کۆیلە گیراون لە شەڕەکانە وەک ئامرەزێکی وەک کاڵایەکی سێکسی بەکارهاتوون ئەگەر تەماشای بۆ نمونە مێژووی پاشا و قەیسەرەکانی هەموو وڵاتانی جیهان بکەی ئەبینی هەمویان لە هەموو قۆناغەکانە دەیان ژن هەبووە لە پێناو ڕاستە ژنی خۆیان هەبووە بەڵام دەیان ژنی گەنج و جوانیان ئەهێنا لە خزمەتی پاشایە بوو وەک ئەوەی ئەو پاشایە نتوانێت حکمی وڵاتەکەی خۆی بکات نتوانێت بیر بکاتەوە ئەگەر بێت و سێکس لەگەڵ دەیان ژنانەکە اینجا بۆیە هەر لەم ڕووداوانە و لەم یۆنانەی کە لە مێژووە خوێنینەوە بۆمان دەرەکەوێ کە بەکاڵاکردنی ژن وەک ئۆبێکتێکی سێکسی کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر چەسپاندنی ئەو جیاوازی کە لە بینی هەردوو ڕەگەزەکە هەیە چونکە ئەگەر بێت و تۆ وەک مرۆڤێک سێری ژن بکەی وەکو کاڵایەک سێری نەکەی ئەو مرۆڤە ئەو کەسە زووتر پێشەکەوێ بەڵام ئەگەر تۆ خستە ناو چوارچێوەیەکی کاڵاوە ئەو کاتە تەنانەت ئەو کەسە بڕوای بەخۆی نییە بڕوای بەتوانەکانی خۆی نییە ئەگەر تۆ بڕوات بە خۆت نەبێ بڕاشت بەتوانەکانی خۆت نەبێ دیارە ناتوانانی داوای مافەکانی خۆت بکەیت لەبەرەوە کە تۆ بوویتە کاڵایەک بوویتە پارچێک لە مڵکی دەسەڵاتدارێک یا پیاوێک ئەو کاتە تۆ تەواوی خاصیەتە لە سفتە مرۆڤایەتەکانی خۆت لە دەست دەدەی ئەو کاتە بڕوات بە خۆت نییە وەکو مرۆڤێک سێری خۆت ناکەی لەبەرەوە بوونی ژن بە درێژایی مێژوو وەک کاڵایەک وەک ئوبێکتێکی سێکسی کاریگەریەکی زۆری هەبووە نەک تەنیا بۆ تەواوی کۆمەلگا بۆ پیاوان بۆ ژنان و هەر ئەم مەسەلەیەشە کە ئێمە لە کوردستانی ئێمە بەدەستیەوە ئەناڵێنین و ژن بۆ بە شەرەفی خێزان بۆ بە شەرەفی باوک بۆ بە شەرەفی برا و هەر جوڵانەوەیەک هەر هەڵس و کەوتێک بەرەو ئەوەی بەرێت داوای ئازادی خۆی بکە داوای مافەکانی خۆی بکە وەکو مرۆڤێک بە شێوەیەکی زۆر تند بەرپەچی ئەو ژنانە ئەدەنەوە کە داوای مافە سەرەتایەکانی خۆیان ئەکەن وەک مرۆڤێک. بەڵێ هاوڕە ڕێواز باسی شەڕتان کرد نمونەیەکی بەرچاوی ئەوەی کە داعش لەسەر ژنانی شنگاڵ و ژنانی ئیزەدی کرد ئەوەی کە لە ئەفغانستان تاالبان هاتە سەرکار زوو دەست بەجێ کچانی وەکو کۆیلەیەکی
سکسی بە زۆر ئەچوە ماڵەکانەوە ئەوانی دەرەهێناوە نمونەیەکی بەرچاو بوو لەوەی کە باسی شەڕتان کرد کە ژن وەکو دەستکەوتێک لە شەڕە ئەکەوێتە بەردەستی لە ناو شەڕەکە بێ. جا من لێرا پرسیارێکم بۆ دروست بووە ئێوە پەیوەندی بازرگانی کردن بە ژنان وەکو لەشفرۆشی و ئەوەی کە جسمی ژنان دەفرۆشێت و توندوتیژی لەسەر ژنان وە کوشتن لەسەر ژنان ئێوە ڕاتان لەسەرەوە چی ئەم پەیوەندیە چییە لە بینی ئەوانەدا؟ بێگومان ئەمە بەڕای من پەیوەندی بە کاڵاکردنی ژن و ئەو توندتیژیە هەمە جۆرەی کە لە کۆمەلگایە بەکار ئەهێنرێ بەرامبەرژن پەیوەندێکی تند و تۆڵیان هەیە بەیەکەوە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەگەر وەک مرۆڤێک سێری ژنت کرد یا ئەگەر ژن وەک مرۆڤێک سێری خۆی بکە ئەو کاتە ڕێگە نادا ئەو توندوتیژانی کە لە کۆمەلگا هەیە بەرامبەری بکرێ ڕێگە نادا جستەی خۆی وەکو کاڵایەک بەکار بهێنرێ. اینجا بۆیە من لە سەرەتاوە باسی کتێبەکەی ئەنجلسم کرد یعنی ئیسان ئەگەر بیر کاتەوە لەو سەردەمەوە کە هەزاران ساڵە تەواوی کۆمەلگای مرۆڤایەتی هزری کۆمەلگای مرۆڤایەتی هۆشیاری کۆمەلگای مرۆڤایەتی بە شێوە پەروەردەکراوە کە ژن ئۆبێکتێکی سێکسیە مرۆڤێک نییە کە تۆ مرۆڤایەتی خۆتت لەدەستدا توانای دیفاعکردنت نییە لە مافەکانی خۆت. لە سەردەمی سەرمایەداریە زیاد لە بە شێوەیەکی تر ژن وەکو کاڵایەک بەکار دەهێنرێت. یەکەم لەبەرەوەی زۆر جار ژنان لەبەرەوەی مناڵیان ئەبێ ماوەی سکپۆربوونیان هەیە ئەبێ ئاگاداری مناڵەکان بن توانای کارکردنیان نابێ لە هەمان کاتە بواری کارکردنیان ناداتێ بۆ نمونە لە زۆری وڵاتانی سەرمایەداریە کە ژنێکە سکی هەبێ یا مناڵی هەبێ لە ئیشەکەی وەرناگیرێ. لە هەمان کاتە بۆ ئەوەی بتوانن لە بواری کاردا کار بکەن ئەبێ بواری خوێندنیان بۆ بکرێتەوە کە ئەم بوارەشت بۆ نەکرایەوە لە کۆمەلگایە ئەو کاتە تو ناتوانانی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی زۆر بە خێرایی بەتایبەتی لە سەردەمی شۆڕشی تەکنەلۆژیا بە شێوەیەکی زۆر خێرا پێش ئەکەوێ. اینجا ئەگەر بێت و ژنانیشمان لەگەڵ ئەو پێشکەوتنا نەبن ئەو کاتە ناتوانن کار بدۆزنەوە ناتوانن لە ڕووی ئابوووریەوە ئازاد بن. جا بوارێکیان بۆ کراوەتەوە لە زۆری کۆمەلگاکانە ئەوەیەکەوە جستەیان بکەنە ڕێگایەک بۆ ژیانی خۆیان. بۆ نمونە ئەگەر پاتایە ژن وەکو مرۆڤێکی ئاسایی سێر بکرایە و وەکو ئۆبێکتێکی سێکسی سێر نەکرای لە کۆمەلگا پێویستی نەکرد بۆ نمونە ژنانی ئوکراینیا ڕووسیا پۆلۆنیا بێنە هوتێلە 5 ئەستێرەکانی کوردستان و لەشفرۆشی بکەن. ئەمە لە هەمان کاتە ئەم ژناشی کە دێن کە جستەیان بەکار ئەهێنن بۆ پارە پەیداکردن لە هەمان کاتە قبوڵی ئەو توندوتیژیە ئەکەن کە بەرامبەریان بەکار ئەهێنرێ. ئەمە ڕوویەکی ئاشکرای مەسەلەی کاڵابوونی ژنە کە هەمومان باسی ئەەکەین کە ئەمەش لە هەمان کاتە ئەوە ئەگەیەنێ کە ژن مافی نییە وەک مرۆڤێک بتوانێت لە کۆمەلگاکانە بژین. لە وڵاتانی زۆر لە وڵاتانی بۆ نمونە ئەگەر سویدی هەندێک وڵات وەرگرین یاسای تایبەتی هەیە بۆ چۆنێتی تێکەڵبوونی ژن بە کاڵابوونی خۆی بە فرۆشتنی جستەی خۆی وەک کاڵایەک. بۆ نمونە هەندێک یاسا هەیە بۆ پاراستنی مافیان. لە هەمان کاتە ئەو کەسانی کە سێکس ئەکڕن ئەگەر بێت و دەستدرێژی سێکسی بکەنە سەر ئەو ژنانە لەوانەیە لە ڕووی یاسایەوە بتوانن ڕوبەڕووی سزا ببنەوە. بەڵام لە کۆمەلگاکانی ئێمەدا لەبەرەوەی کۆمەلگایەکی بەڕاستی یاسا سەروەرنیەتیایە و هیچ جۆرە یاسایەکمان نییە لەو ڕوانەوە لەبەرەوە ئەبینی کە ئەو ژنانەی کە خەریکی بەکاڵاکردنی جستەیانن تووشی توندوتیژیکی زۆر ئەبنەوە تەنانەت تووشی کوشتن ئەبنەوە. لایەکی تری بەکاڵابوونی ژن لە ناو خێزان و کۆمەلگای ئەوەیە کەوا
پیاو خۆی بە مڵکی ژن ئەزانێ، باوک خۆی بە مڵکی کچی ئەزانێ، بەرا خۆی بە مڵکی خوشکی خۆی ئەزانێ. کەواتە کە ئێمە مڵکی کەسانێکی تر بووین، ئەو کەسانەی کە خۆیان بە خاوەنداری ئێمە ئەزانن سنوورەکانمان بۆ دیاریەکەن، سنووری بیرکردنەوەکانمان بۆ دیاریەکەن، سنووری هەڵسوکۆتمان بۆ دیاریەکەن، سنووری جلوبەرگەکانمان بۆ دیاریەکەن. جا ئەگەر بێت و لە کۆمەلگایەکە تەوشمی بیری سەلەفی و بیری سەدەکانی ناوەڕاست باڵا دەست بێ، ئەو کاتە بەرامبەر بەوە پێویستە مرۆڤانی یەکسانی خواست، مرۆڤانی چاپ، مرۆڤانی مارکسی و کۆمۆنیستەکان بتوانن ڕۆڵێکی گەلێ گرنگ ببینن لە بەرپەرشتانەوەی ئەو تەوشمە. بەڕای من ئەویش زۆر گرنگە بکرێ، ئەویش پێویستی بە هوشیارکردنەوەی چ پیاوان هەیە چ ژنان هەیە. با من نەیەمە سەر یعنی ئەمە خۆی لە ڕاستیا بابەتێکی گرنگە چۆن ئێمە ئیشکەین لەم بوارەیە، بەڵام لەو کۆمەلگانەیە کە کۆمەلگایەکی باوک سالاریە کە دەسەڵاتێک حکمی ئەکا، باوەڕی خودی دەسەڵاتەکە باوەڕی بە یەکسانی ژن و پیاو نیە، کە کۆمەلگایەک باوەڕی بە یەکسانی ژن و پیاو بێ، یعنی کۆمەلگایەکی هۆشیارە، کۆمەلگایەکە ژن وەکو مرۆڤێک سیرەکە، کۆمەلگایەکە ڕازی نییە کە مافەکانی ژن وەک مرۆڤێک ژێردەستە بێ، لەبەر مافەکانی ژن بخورێ وەکو کەسێکی ژێردەستە سێری بکرێ. بۆیە لە کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ پێیکە وتم ئەو تەوژمە سەلەفیە کۆنخوازە زۆر بەهێزە، زۆر بە ئاسانی توانراوە ژن وەکو کاڵا سێر بکرێ، سنوور بۆ جموجوڵ و بیرکردنەوەی ژن دابنرێ، زۆر بە ئاسانی توانراوە وا لە ژن بکرێ کە بڕوای بەخۆی نەبێ وەکو مرۆڤێک، کە تێ نەکۆشێ بۆ مافەکانی خۆی وەکو مرۆڤێک. ئەو زوڵم و چەوسانەوەی کە بەرامبەری ئەکرێ، ئەو توندەتیژەی کە بەرامبەری ئەکرێ قبوڵیکە، چکە نەنکی قبوڵی کردووە، نەنکی قبوڵی کردووە. بەڵام لە کاتێک کە ئێمە لە سەدەیەک لە سەدەی 21ەمە ئەژین کە هەموو شتەکان زۆر بەڕوونی ئاشکرایە، ئەبێ بوار بکرێتەوە بۆ ئەوەی کەوا بتوانین لە ڕێگەی مێدیاوە لە زۆر ڕێگەی ترەوە بتوانین کۆمەلگا هوشیارکەینەوە لەو سەختیانەی کە تێدا ئەژی، ئەوە ڕوون بکەینەوە هەتاوەکو ژن وەکو کاڵایەک سێرکرێ، مرۆڤایەتی خۆی لێ زەوت کرێ، تۆ ناتوانی تەنانەت پیاوبی ژنبی، ناتوانی لە کۆمەلگایەکە بژیت کە ئاسایش و هێمنی و خۆشەویستی تیا بێت. هاوڕێ ڕێواز، لێرە پرسیارێکم هەیە، ئایا کێشەی ژنان تەنها پەیوەندی بە خودی ژنانەوە هەیە، یان نەهادێک یان شوێنێک بەرپرسە، یان ئەگەر گەرەکمانوێ دۆخی ژنان باشتر بێت دەبێت چی بکرێت؟ بەڕای من ینی مەسلەی ژن تەنیا پەیوەندی بە خودی ژنەوە نییە، پەیوەندی بە تەواوی کۆمەلگاوە هەیە، لەبەر چەند هۆکارێک، لەبەرەوەی ژن نیوەی کۆمەڵە، ئەگەر نیوەی کۆمەڵەکەمان پەککەوتە بێ تەواوی کۆمەلگا پەککەوتەیە، ئەگەر نیوەی کۆمەڵەکەمان بەشداری نەکا لە پرۆسەی گۆڕانکاری و پێشکەوتنی کۆمەلگایە، ئەو کاتە کۆمەلگا ناتوانێت پێشکەوێ بکاتە ئەو ئاستەی کە خۆی ئەوێ لە ڕێی پێشکەوتنەوە. لە هەمان کاتە ژن دایکە، وەکووتم وەچەت بۆ دروستەکە، ئەگەر بێت و دایکێکی بێتوانە بێ نەخوێندەوار بێ، ئەتوانێت چوەچێکت بۆ پەروەردە بکە، خۆی بڕوای بەچی بێ چۆن بنداڵەکانی پەروەردەکە. ئەمە بەشێکی لایەنێکی مەسەلەکەی. لایەنی دووهەمی ئەوەیە کەوا تەواوی کۆمەلگایە پەیوەندی بە پیاوانەوەی، بە کوڕانەوەی، بە باوکەکانمانەوەی، بە براکانمان، ئەوان چۆن لە ئێمە ئەڕوانن. کەواتە یعنی کە ئێمە باسی مەسلەی ژنەکەین، خەباتێک نییە تەنیا پەیوەندی بە ژنانەوە هەبێ، بەڵکو خەباتێکە پەیوەندی بە تەواوی کۆمەلگاوە هەیە بە هەموو چین و توێژەکانیەوە. چونکە لە کاتێکە ئەگەر بێت و ژن بۆ منونە مامۆستایەکی بەتوانە نەبێ، بڕوای بەخۆی نەبێ وەکو مرۆڤێک، ناتوانێت قوتابیەکانی شت
وا پەروەردەکە بە کوڕ و کچیانەوە کە ئێوە مرۆڤن، جیاوازی نییە بەوەی کەوا تۆ کوڕی تۆ کچی، ئێوە مرۆڤن، ئەبێ لە مافەکانی خۆتان تێبگەن وەکو مرۆڤێک. بۆیە کاریگەری بەڕاستی کاریگەری ژن زۆرە لەسەر گۆڕانکاری تەواوی کۆمەلگا. بۆیە زۆر گرنگە گرنگی بدەین بە هۆشیارکردنەوەی ژنان بەڕێکخستنیان لە ڕێکخراوەی یەکسانی خوازی چەپی مارکسیە، لە هەمان کاتە چۆنێتی کارکردن لەگەڵ پیاوەکان. بۆ نمونە زۆر هەندێ بیر و بۆچوون هەیەەوە لەو وا بیرەکاتەوە کە بزوتنەوەی ژنان یا بزوتنەوە فێمینیستەکان دژی بوونی ژنانە. ڕاستە ئەمە هەڵەیەکی گەورەی ئەگەر وا لە مەسلەی یەکسانی خوازی و مەسلەی فێمینیستی تیا بگەین، لە بەرەوەی هەردوو بزوتنەوەکە چ بزوتنەوەی فێمینیستی چ بزوتنەوەی یەکسانی خوازەکان لە هەموو کۆمەلگای مرۆڤایەتی هەوڵ بۆ یەکسانیەدەن، هەوڵ بۆ دیموکراتیەدەن، هەوڵ بۆ جێبەجێکردنی مافەکانی مرۆڤەدان. و مافی ئەگەر ئێمە ژنمان بە مرۆڤدا بنین کەواتە ئەبێ دیفاع لە مافەکانی ژن بکەین وەکو مرۆڤێ. چۆن بۆ نمونە لە کۆمەڵگای کوردستانە کاتێک ڕۆژنامە نووسێک لەبەر بیر و بۆچوونەکانی کە دژی دەسەڵاتە ئەگیرە و ئەخرێتە زیندانەوە دیفاعی لێکن چینە سەرجادە بووی بە هەما چکە مرۆڤێکە ڕۆژنامە نووسێکە مافی ئەو هەیە بۆچوونەکانی خۆی دەربڕ بنووسێت. لە هەمان کاتە بە هەمان شێوە بە پیا و ژنەوە بێ بچینە سەر شەقامەکان لە کاتێکە ژنێک دەکوژرێت. بۆ لەبەرەوەی ژن وەک مرۆڤێک مافی ژیانی هەیە بۆ جۆرێکە خۆی ئەوێ، کەواتە بەکارهێنانی چونتیژی بەرامبەر بژن کوشتنی ژن لە کۆمەلگای ئێمەیە بەشێکە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. کەواتە لە کاتێکە بووننا ژنێک دەکوژێ لە کوردستانە نەک تەنیا ژنەکان نەک تەنیا ڕێکخراوی ژنە وەکو هەموو ڕێکخراوەکان دەبێ بچنە سەر شقامەکان و ناڕەزایی دەربڕن، ئەبێ هەمویان بزوتنەوەیەکی سەرتاسەری یەکسانی خواز دروست بکەن. چکە پێشێلکردنی مافەکانی ژن لە کۆمەلگایە پێشێلکردنی مافی مرۆڤە، مێشەکردنی مافەکانی پیاویشە. ئەگەر ئێمە لەم ڕوانگەیەوە سێری مەسلەی ژنکەین ئەو کاتە تێکوشان لە پێناو چەسپاندنی بزوتنەوەی یەکسانی خواز لە تەواوی کوردستانە شێوەیەکی تر وەرەگرێ. بەڵام ئەگەر ئێمە مەسلەی مافی ژن یەکسانی ژنمان خستە سەر ئەستۆی ژن ناتوانین بگەینە، ناتوانین پێشکەوین، ناتوانین هەنگاوێ بەرەو پێشەوە بڵین. بۆیە بزوتنەوەی یەکسانی خوازی ژن لە هەموو وڵاتانیش ئەتەنانەت لە وڵاتانی کە گەیشتونەتە ئاستێک لە وەرگرتنی مافەکانیان تەنیا خۆیان نەبوون، بڵکو پیاوانی یەکسانی خواست، پیاوانی چەپ، پیاوانی مارکسی هاوشانی ژنەکان خەباتیان کردووە. بۆیە بەگشتیکردنی بزوتنەوەی یەکسانی خواز لە کوردستانە یعنی کارێکی زۆر گرنگە و ئەبێ لەو ڕوانگەیەوە لەو گۆشەنیگایە و ئێمە کار لەسەر مەسلەیشن بکەین. ئەم ئەرکە قورسە ناکرێ بە تەنیا بخرێتە سەر ژن، بەڵکو بخرێتە سەر تەواوی کۆمەلگا. گرنگی مەسلەکەش لەوایە ئێمە چۆن بتوانێت تەواوی کۆمەلگا لەگەڵ خۆمانە بینینە ناو خەباتەوە، چۆن کۆمەلگا هوشیار بکەینەوە، چۆن بە کوڕێک بڵێن خوشکەکەت مافی هەیە وەکو تۆ. دیارە ئەمە گەلێ ڕێگەی هەیە بوون لە ڕێگەی پەروەردەوەیە، لە ڕێگەی مێدیاکانەوەیە، لە ڕێگەی مێدیای خوێنرا و بیستراوە هەیە، زۆر ڕێگە هەیە تۆ ئەتوانی نەوەکانت بە شێوەیەکی کە پەروەردە بکەیت بەم شێوەیە نەبێ. بەڵام ئەمە لە کاتێکا بێت کە دەستەڵاتێک حکمی وڵاتەکەت بکە کە بڕوای بەو یەکسانیە هەبێ. بەڵام ئەگەر بێت و دەسەڵاتێک لەو باوەڕا بێ فکر و هزری باوکسالاری خزمەتی مانەوەی دەسەڵاتی خۆی ئەکا، بێگومان مەسلەی یەکسانی ژن، مەسلەی هاوسەنگی ژەندەری پشتگوێ ئەخا، چونکە کە تۆ کۆمەلگات هوشیار کردەوە لە مافەکانی خۆی هاوڵاتیەک وەکو مرۆڤێک، ئەو کاتە دەستەڵاتێکی گەندەڵی چەوسێنەری قوڵ نییە. کەواتە باشترە بۆ ئەوان بوار بدەن بە بزوتنەوەی سەلەفی، بە بزوتنەوەی کۆنخوازی سەدەکانی ناوەڕاست، تەشەنە بسێنێ لە ناو کۆمەلگایە.
بۆ ئەوی بتوانێت دەسەڵاتی خۆی بپارێزێ. بەڵێ هاوڕە ڕێواز وەکو دوایین پرسیار ڕۆڵی فکری چەپ و مارکسیستی چۆن بەم بارودۆخە ئەڕوانەوە ئەرکی ئەوان چییە لەم بوارەدا؟ من لەو باوەڕەدام کە حیزبە یا بزوتنەوە چەپ و مارکسیەکان نەیانتوانی ئەو ڕۆڵی خۆیان ببینن بۆ سەرماندنی ئەم قسەش ئەو بارە سەخت و ناهەموارەیەکەوە ژنانی کوردستانی تێدایە. خۆ ئەگەر سیری بەرنامەی هەرێکە لەم حزبانە بکەین یەکێ لە خاڵە گرنگەکان لە بەرنمەکانیانە مەسەلەی چەسپاندنی یەکسانی و دیفاعکردن لە مافی ژنە. بەڵام ئایا چنێ ئەم حیزبانە توانیویانە لە خەباتیانە خەباتی ڕۆژانی خۆیانە ئەم بەرنامەیە پراکتیزە بکەن. بەڕای من ئەم حیزبانە یعنی چەند خاڵێک گرنگە بیری لێ بکەنەوە ئەم حیزب و بزوتنەوە چەند خاڵێک گرنگە بیری لێ بکەنەوە. یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە چون بە شێوەیەکی ئاشکرا خەباتکن لە پێناوی جیاکردنەوەی دەوڵەت لە ئاین چونکە کە ئاینت جیا کردەوە لە دەوڵەت ئەو کاتە توانی کۆمەڵێ یاسای نوێ لەسەر بنەماکانی مافی مرۆڤ بچەسپێنی لە وڵاتەیە کە تۆ بەسترابیتەوە بە شریعەی ئیسلامەوە و بەپێی ئەو شریعەیە یاسادانی ئەو کاتە ژن ئەبێتە نیشتمانی دووهەم هاو نیشتمانی دووهەم. بۆ یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەوەیە کەوا خەبات بکەین خەباتێکی بێوچان و چاونەترسانە لە پێناو جیاکردنەوەی دەوڵەت لاین ئەمە خاڵێکی گرنگە بڕای من کە بوارەکاتەوە بۆ ئێمە بە شێوەیەکی کە بیرکەینەوە. خاڵی دووهەم ئەوەیە ئێمە هەوڵدەین نەک تەنیا دەرەوەی ڕێکخراوەکانی حەزب بەڵکو لە پێشە لە ناوە دەست پێ بکەین لە خۆمانەوە دەست پێ بکەین لە ئەندامانی ئەو ڕێکخراو حیزبانەوە دەست پێ بکەین چۆن ئێمە هوشیاریان بکەینەوە چۆن وا لە هەموو ئەندامێکی ژن و پیاو بکەین بڕوای بە یەکسانی هەبێ بڕوای بە مرۆڤبوونی ژن هەبێ چونکە ئەگەر تو خۆت قەناعەتت بە مرۆڤبوونی ژن نەبێ ناتوانی خەڵکی کەش قەناعەتی پێ بێنی ناتوانی خەباتیشی بۆ بکەی. ئەگەر تو لە ناو حزبێکی مارکسیابی یا حزبێکی چەپابی ژنەکەی خۆت بچەوسێنیتەوە کچەکەی خۆت بچەوسێنیتەوە ئازادی لێزەوتکەیت بێگومان لە دەرەوەی حزبەکەش ناتوانانی دیفاعی لێ بکەیت و کاتە بێ بە وەکەڵە دووڕوویی یا دوو بالمۆرالی لە هەرسوکۆتی ئەو کەسە سیاسیە. لەبەرەوە خاڵێکی یەکەم خاڵی گرنگ ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەندامانی ناوڕێکخراوەکانمان هوشیار بکەین و بە پیا و بەژنەوە پیا و بڕوای بە بوون و یەکسانی ژن هەبێ ژن بڕوای بە خۆی هەبێ وەکو مرۆڤێ و فێریش بێ چۆن کار بکە بۆ چەسپاندنی ئەو یەکسانیە. ئەو کاتە ئێمە توانین لە دەرەوەی کۆمەلگاشە کار بکەین کاریگەریمان هەبێ بۆ هۆشیاری چکە یەکێ لە خاڵە گرنگەکان کە پێویستیمان پێ کارکردن لە پێناو هۆشیارکردنەوەی خەڵکی بۆ بەرپەشدانەوەی ئەو هزر و عەقڵیەتەی کە هەیە ئەو کولتورە باوەی کە لە کۆمەلگا هەیە کە ئێمە بتوانین چەکدار بین بە بیری مرۆڤایەتی خۆمان ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانین هەڵە لەو فۆرمە دواکەوتوانی کۆمەلگا هەیە بیدۆزینەوە قەناعەتیش بە خەڵک بێنین. دایکتە ژنان وانە بەڵام ئەمانە مرۆڤن ئەمانەش وەک تۆ مافی خۆیان مافیان هەیە کە بۆ نمونە لە کەمترین مافەکانی خۆی لە بچووکترین مافەکانی خۆیان حەقی خۆیان هەبێ بۆ نمونە ژنێک مافی خۆی هەبێت شوبێکی ئەکابیکە ڕێ بگرین لەوەی کەوا مناڵێکی 12 ساڵ ینی خوار و 18 ساڵ بۆ نمونە بدرێ بە شوو چکە ئەمانە منداڵن قەناعەت بە خەڵک بکەین کە تەمەنی بۆن لە دایکبوونەوە تا 18 ساڵی ئەمانە بە منداڵ حسێب ئەکرن بەپێی هەموو بڕوانامەی نێونەتەوەی لە جیهاندا کەواتە ئەبێ خەڵک وریاکەینەوە ڕێگە نەدرێ بە هیچ شێوەیەک بۆ نمونە مناڵی خواری 18 ساڵ بدرێ بەشوو کە تۆ ڕێگەتدا بە منداڵان بە گەنجان بە شێوەیەکی ئاسایی گەشیان کرد ئەو کاتە خۆیان ئەتوان دیفاع لە مافەکانی خۆیان کەن. اینجا بۆیە چەند بتوانین ئێمە لە ناو خۆمانە بە بیری یەکسانی خواز بە بیری مرۆڤانە ئەندامانی خۆمان پەروەردە بکەین بە هەمان شێوە ئەتوانین کاریگەریمان هەبێ لە دەرەوەی کۆمەلگا. بەڵام بەداخەواڵم کە ئێستا بە شێوەیەکی گشتی کۆمەلگایە کاریگەری لەسەر ئێمە هەیە
کۆمەلگایە وای لە ئێمە کردووە کە ناچارین سەر شۆڕکەین بۆ هەنێ نۆرم و بیر و بۆچوونی نامرۆڤانەی دواکەوتوانە کە لە کۆمەلگا هەیە. ئێمە ملکەچی ئەوە بین کە نابێ کەسانی چەپ و یەکسانی خواست ملکەچی هەنێ دابوو نەرێت بن، هەنێ بیر و بۆچوونی دواکەوتو بن کە مرۆڤایەتی ژنانمان ژێر پێخە. اینجا بۆیە کارکردن، هۆشیارکردنەوە، ڕوشنبیرکردن لە پێشە لە ناو خۆمانە، دوایی لە دەرەوە خاڵێکی گرنگە. کارێکی تر یا ڕێگەیەکی تر بۆ کارکردنی چەپ و مارکسیەکان ئەوەیە کە خۆیان یەکخەن. بۆ نمونە هەموو چەپەکانی کوردستان، هەموو مارکسیەکانی کوردستان لە بەرنامەیانە بە ئاشکرا باس لە مەسلەی یەکسانی ئەەکەن، باس لە مەسلەی هاوسنگی جەندەری ئەەکەن. باشە یەک مافمان هەیە، بۆ ناتوانین ئێمە ئەم هێزانە هەموو بکەین بە یەک هێز کۆیکەینەوە لە پێناوی مەسلەی یەکسانیە خەبات بکەین. چونکە مەسلەی یەکسانی ژنان هەر مەسلەی ژن نیە، وەکو مەسلەی پیاوانە مەسلەی تەواوی کۆمەلگایە. بۆیە پێویستە هەوڵ دەین هێزە چەپەکان، هێزە مارکسیەکان خۆیان نەک تەنیا لە پێناو یەکسانی کۆمەلگایە، یەکسانی ڕەگەزیە، بەڵکو لە پێناو مافەکانی تەواوی کۆمەلگای خۆیان لەژێر یەک چترە کۆبکەنەوە، بتوانن بەرەنگاری ئەو تەوشمە کۆنخوازە، نازانم چیش بڵێم، کۆنخواز، گەنداڵ، ئەو هێزەی کە مافەکانی مرۆڤ ژێر پێخە بتوانین بەرپەرچی بدەینەوە. بەڵام ئەگەر ئێمە بێت و هەرێکە لە لای خۆی و قسەیە بکە، بەرنامەیە بکە، دەژن بێنێتە سەرجادە، ناتوانین کار بکەین. بەڕاستی بەرامبەر چکە تەوژمێکی بەهێز هەیە لە کۆمەلگایە کە کۆمەلگا بەرەو دواوە ئەبێ ئێمە هێزێکی وامان هەبێ بتوانین بەرەنگاری ئەو تەوژمە ببینەوە و بتوانین میکانیزمی خەبات بدۆزینەوە. چۆن ئێمە خەبات بکەین، بە چ شێوەیەک، چۆن کاریگەریمان هەبێ، چۆن خۆمانیەک بخەین، چۆن ئەو هەموو بوارانەی کە کەمیشە لە بەردەممانە، بۆ ئەو توانە کەمی کە ئێوە هەتانە لەم ڕێگەی ئەم تەوە، چۆن بتوانین بیخێنەکە بۆ ئەوەی ژنانمان هوشیار بکەینەوە، چۆن بتوانین بیر و بۆچوونی خۆمان بڵاو بکەینەوە. بەڕاستی ئیش زۆرە بکرێ، بەڵام گرنگ ئەوەی بیر لەوە بکرێتەوە چۆن هێزەکان یەک بخرن لە ژێر یەک چترە، لە هەمان کاتە بتوانین میکانیزمێک بدۆزینەوە کە بەڕاستی بەرەنگاری ئەو تەوژمە بین. چونکە چەندێ ئەو تەوژمە بەهێزتر بێ و ئێمە نەتوانی خۆمان بۆ ئامادە بکەین بەرگری ئەو تەوژمە بکەین، ئەو کاتە بێهێزیەک و لە هەمان کاتە نەمانی ڕۆڵێکە بێ بۆ ئێمە، یعنی ئێمە ئەو ڕۆڵی کە پێویستە هەمان بێ لە کۆمەلگایان نامان بێ. لەبەرەوە یەکخستنی خۆمان زۆر زۆر گرنگە بۆ بەرپەرشتانەوەی هەموو هێزێکی نایەکسانی خواست لە کۆمەلگادا. بڵێ هەڕە ڕێواز، زۆر سپاس بۆ ئامادەبوونە لەم بەرنامەیە و سپاسی دووبارە تەکەم کە بەشدار بوون. شانی نییە و سەرکەوتوو بن ئێوەش و بەردەوام بن، هیوادارم لەم خەباتەیە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاسۆی بەرابەری ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ ڕێواز ئەحمەد بانیخێڵان، نووسەر و چالاکی بواری ژنان کە لە ڕێگای ئسکایپەوە لە وڵاتی سوێد لەگەڵمان بوو. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی داهاتوو ماڵاوە.